ام بردوامن ده بابت مجاريكي یا ساعتایکی نوروجه ده به میوانداریا جعفر مبشرنیا بیجر و پرودیوسر نوچه اند نوارو داوده زنی بوین بس بیجر ایرو هم سی بیجرن بیجر نیمید جعفر خیر بی روز باش چقدر تو ببیه میوان شونا کو تو پرسیار بکی خلق پرساش دا بگن خالد برسال من بگم نه بیجر پرساش دا بگن او چقدر او روله او رولا می ببینین کام بزن چوایه یکم جرامید یکم جراته یا ام بزن یکم جراتت نوارا گهاندنی دا چاو یکم جرامند نوارا هندنه دال روزنامه آگری من دست پیکر یا کو جالی حزب دموکرات دردشم یه مس پیشمرگه بود یکم روزنامه کرمانجیا به تیپی لاتینیا بله یا روشلاتی کردستانی لو من دست بکاری را گهاندنی کر سپاس بوان کسی کو هاوکاری میکنن و دمه پشتراجی کردستان میدیا و پشتراجی روداو جعفر تو 12 سال پیشمرگه بووی لە ریزەکانی حزبی دموکراتی کوردستانی ئێران و دوایەوە کاری 2 ساڵە لە ڕوودا و کار دەکەی پێشتریش لە میدیا کارت کردووە دوو ژیانی جیاواز بەڵام هەردووکی پێشمەرگایەتیە پێشمەرگایەتی چیە پێشمەرگایەتی ناوشار قورسێک ئاگرباسێکی کورتی هەردوو لایەکە بکەبووم لە ڕاستیدا ئەس نەهاژا خۆ بە پێشمەرگەت لێ پێشمەرگەی بە سیلاح و چیانە پێشمەرگەی ڕاگەهاندنەکە کوردی چاوە ڕاگەهاندکاریان ڕۆژنامەنووس پێویست ناکە بچێت پێشمەرگاتیە بکات لێ بە باوەڕە من ئیرۆ پێویست لە پێشمەرگانە کار بکات بۆ کوردستانی پێشمەرگانە کاری ڕۆگەهاندنێ بکات ji بۆ پاراستنا وڵاتی خۆ ji بۆ پاراستنا چاندا خۆ ji بۆ پاراستنا ملەتی خۆ ینی هەموو ئەو ئەخلاقین کۆ پێشمەرگە وشە پێشمەرگە مانای پێشمەرگە هەبە ڕۆژنامەنووسێکە کورد جی هەبە ji بۆ کو بکاربە وی وڵاتی بپارێزە دەواری خۆی تایبەت کارکردن بە پێشمەرگە لەومە بۆ من جه جودایە تو چیا بێ ناو باژار ئەو شتێکی لێ هەب جودایە ژیان دگۆڕە لێ دووارێ مۆراڵدا ئەس هەمان وەڕە لە پێشمەرگە دوای تەنها جلوبەرگەکان دەگۆڕێن ئەگەر ناکارێت هەمان کارە جلوبەرگەکان دەگۆڕن کار دێتە گۆڕن یانیش لێ مۆراڵە من هەمان ڕوو مۆراڵە پێشمەرگەیە لە کاری ڕۆژنامەوانیشدا ئەس پێشمەرگایەتی ڕاگەهاندرێت کە جعفر تا تو یاریزانجی بووی تو ئەکتەرە شانوێژی بووی تو چاڵکوانجی بووی ڕاگەهاندکار و پێشمەرگە ئەف هەموو ژیاناتە پڕ بوو زانی دەماکۆ وڵاتێتە دەستێتەدا نەبە یعنی تو ناچاری چ بێتە پێشەدا تو بکەش تو بووکو بکاربی بێژی ئەس خزمەتێکی بۆ وڵاتی خۆ دکەم لە گۆری دەرفەت ئەس بوومە ڕاگەهاندکار زانی لە گۆری ینی بۆ من پێش هات یاگەر ئەس نەهاتوە مەزە هەر پێشمەرگە بووم یان ئەگەر نەبوومە پێشمەرگە وێ دەبێ من چالاکوانیەکە دن کردەوە بارێکە دن یعنی چه هاتە پێش من نەگوت نا دا تو چه هەلبژێری دا تو چه هەلبژێری ئەگەر تو ڕاگەهاندکار نەبای ئەگەر ڕەوش بسان بە کواز وڵاتێکی لە وڵاتی مدا دەسەڵاتەوەی کوردی باە ژیانێکە نۆرمال بمەشیە بە بێگومان مدا ئەکتەریە فیلمە سینەمای هەلبژێردەوە جاران نە من دیت و نە من کرد بەرگ و جعفر مبەشرنیایەکێکە لە بێژەرە هەرە سەرکەوتوەکان وەکو کارەگی خۆی لەگەڵەوەدا کەسێکی زۆر ڕووخۆشە ئێمە حەز دەکەین هەمیشە لە ناو دەستگاکەدا لەگەڵی ڕادەوەستین قسە لەگەڵ دەکەین کاتی قاوا خۆینەوە بەڵام تا ئێستا نەمزانیوە جعفر لە ئاو کارەبا ترسێ کارەباکە ناتوانم شتێک لێ بکەم بەڵام ئاوکەم بزانی وای شتێکم بەسەر هێناوێت تەلەڤیزیۆنە یعنی لە پشتی ستێجەوە لە کوردستانی لە باشووری کوردستانی بەتایبەتی ئەگەر گوت ئاو کارەبا ئەس لێ دەترسم دەبێژە وەڵی ڕەنگە بێژە کارەبا کەمە ئاو ژینی ڕەنگە بێژن بۆچی لەو دوای ترسی هەموو خەڵکی باشووری کوردستانی گەلاجان لە ئاو کارەبای دەترسا دەبێژە ئاکارەبامێ بچە ئاو نییە ئاو بکەمە حەزکەی بچە وێ دەماوکە و کارەبای ئەس گرتم گۆ خودێ بکە کارەبا بچە وەکو من بەردە دەماکو ئەس ئاوێژ دەمامەوە کێمە بکواز بخەم دەکەم وگۆ خودێ چ ئاودنیە دەبڵا نەمینە ئەنکو تەدیتیە لەومە تو نەهاژێ هەریەکە دوو جارە من دیتە گەڵک نەخۆش تو کاری بە حەزکیانژی نەخۆشێت بنهار نکاری واللهی ئەس هەموو ڕەنگە گەڵە کەس دوکانی ناس بکەن باژارۆکە دوکانی ڕووبارێکی مازن هەیە لەوێ دەچە بۆ ئەلیە تەختەق لەوەرەس کردمە ناو ڕووباری
تو تبخوا خواهد والله مفخنا عادي هفالي مقول ورا مش قلت أزناهم دقوا ورا مقول أزناهم دقوا ورا ما هي ما تهيا مقول نولا أزناهم از كشاندم هر دوجي ملوان بون هفالي من اوکی براستی هر دوجي أجنبي وان كي هم بون هر دوجي ملوان بون باشا. لدمكو از كشاندم بونا آويدا ويدمي أوانجي ندزاني وصان كورون نخوشة وهر دوج چون اما کو هر چون از معامله اشرا باش ويا كي وان كاري بيت من از رزقار كلام ديك قال لك زحمت یا کار بچاو يا كهرباء والله ده مكان شانو ذكر لدقلكم مكان شانو ذكر لقارك ما آماده كاري صار سنجيب كربا ويدامي ميلك او كي خراب بو كاتبو يا حسن مش يقول بعد حتى از باش مصاب انما از بخد شيكم از شو متشكر ما او بلاش بجن امبردست من او قرتو يكسر كهرباء کێشەکە کەس فرێر ناکە وازانە شانۆگەری و تۆ ئەوە دەکەی نا دما اجرا شانوي ده نبو دما ان شاء الله شانوي ده نبو بري شانوي بو لي مثلا از قالك بلند بوم يعني از شو مثلا خاندرمه از شو بوم دما كهرباء از قرتم دقال قرتني از كتمش باش جعفر تو نوافان همو کارن تکرن نها تو وک آرزو وک تو چت که تو حش چت که تو حش آوی کار بنا که تو آرزویات چیه تو چت که اجبلی راگه هاندنه والله از تلفزيون از اخبار عندنا رم و فوتبال تەمەشاکەی یاری ناکە ئێستا وەرزش نا والله درفت نية وهندك شي هندايدي يعني باش ئەڵێ وەرزش ناکەم بەڵام تۆ لە قسەکانتە ئەڵێی من بڕیارم داوە 119 ساڵ بژیم أو بيجو مان 119 سال جعفر و 119 سال ورزش بۆچی ئەو 19 ئەو ژمارە 19 بیستمە شتێکی لە پاڵەوە هەیە خو همو ورزشوانك تمني وان قالك ندريج بەڵام تەمەەن درێژتر دەکات قالك كذا ناكو ورزشي نكرنا وتمني وان صال 120 شدار باسكريا بەڵێ نوف هەندێک كردن کەسی شێنا وەرزشدا مردن ئەوە تاکەکانە اشتكي طبيعية والله هر كيف من رقم نوزدته ئەوە چییە قال كيف من رقم نوزدته وطوباني يذكر الرقم من نوزدبو چما تشکیت بش رایانجی هر والله تشتكي وتايبتني هر شخورة كيف مت ميداد اس انجی تو نکاریش برمال تشکی بیجی ريال مدريد دهت طوفاني ده متقول خوزي روجا استراك ريال مدريد رقم 19 كربا برخوا حتى سال 2013 یک استرا ريال مدريد رقم 19 نبو باش 2013 بك مودريتش هات باش دريت هات جعفر كچاكتا هيا نوي سنوره خود عمره دريج بك چرو كانال لنا سنوره چرو كا والله هر او ناوي سنور بالراسي خوشيه وهي نخوشيه وجي هي او سنوره قال لك نافك آشنايا بو كردان همويان سنورين دست کرد يكو هي كو از نكارم بچم لجم هفجينا خوبم دما كو زاروك دبيت قال لك نخوش ببوم يان دبايا او كچامن بين اسنامه ما بايا لباشوري كردستاني يان جي گرك دما كو جداي بو از نلوربام كتامل روشالات دايبو من شان روشالاج بو كل ور ناسنامه جنسيه ايراني هبه هرنبه يعني نفوس ايراني هبه يعني اجرنا ايراني هبه ليراجي عراقي ندبو يعني بين ناسنامه ما بين نفوس ما جرك تشتكي هبه لباش بدا ما كو بري كوش دايك بو مشان روشالات لور دايك بو ناسنامه وجنسيه وباسبورت اشتخا ورغرتن ويكم جارجي دما هندما كو مشانت لسر سنور من قلت تو بتشي دم هذا استنا بيجي زمان تدبي وهاتني جد سنة هذا سر سنور ديت من نابي بكر سنور لسنور نابي معناه يكون سنورة كجرادانم بلكو أزبيجم سنور يعني هلا هري داوية والله تدا هلا هري داوية أو هلا هري داوية حسكرنا من أشك شامن سنوري حسكرنا من جعفر لا میانەی چاپێکەوتنەکە باسی ژیانی کۆمەڵایەتی خۆت کردووە پێشتر دوو خۆشەویستیت هەبووە بەڵام ئێستا خێزانداری هیچ لەوانە نەبوون بە خێزانت سامان کەشیا دروست نەکە نا باڵی ناوە قسەکەەوە تازە باسی کردووە پێت وایە ئازادی تۆ لە باسکردنی ئەو بابەتە کە یەکێکیان ئێستا دەیناسیت و هاوڕێن متمانەی خێزانەکەت بە تۆ کۆی کە ئێمە وەکو هاوکار متمانەت پێ دەکەین لە کارەکاندا پێت وایە متمانەی خێزانەکەت بە تۆ لایەنی کۆمەڵایەتی ئەوای لێ کردی بە ئازادی باسی بکەی یاخود چۆن نا متمانەیە من بە خێزانە من بوو بەڵام هەردووک بە یەک متمانە هەیە يعني ئەوش متمانی بە تۆ هەیە کە ئێستا تۆ هاوڕێ لەگەڵ ناک هاوڕێ ئەکسەکەت خێزانە مجینها هاوڕێ گەلبێ زانی ئەمەیان چۆن دروستە بێت لە ناو کۆمەڵگایە پیا و ئەبێت چی بکە بۆ ئەم متمانە دروست بێت ڕاست بێژ بەڵێ زانی
ڕاستبێژی دروستکار بێ ئەو کاتە ترسی ناوێ باسی بکە ji ber ku min eger ez bijim ez karên durustkariyan rast bijim min qazanc lê dîtiye qazancê şexsî min lê dîtiye ji ber ku ew istirab û strêseka di mirovekî nerastbêj de heye di mirovekî rastbêj de nîne bê min hete ji ber ku paqij e zanî dema ku paqij bû rastbêj bû dema ku durustkar bû bi xwedê tiştekê natirse 16-17 sal beriyan ha ta az nûciwan bû pê digihiştim vê demê min biryar da dema ku min kareke xirab kir ez berî her kesekî biçim bêjim ew karê xirab kir hinda cana dema ku dişûme dewamê direng dixew diman li roda ez dixew namînim ha ez dixew ziman direng diçûme dewamê min hosa xwe weko nûyekê zirav nedikir ki bila kes min nebîne ez diçûme pêş rast erê ez xewma me û direng hatim cezayeke be keremke eger ez ceza jî nekiribam min xwe ceza bi xwe diyarî dikir zanî ew mesela rastbêjiyê ya ku durustkariyê ya wê demê xelk ji wê bawer bike êdî çendîn caran mesela ew ye ji ber hindê jî çawa kesek ku di temenekî serî ve 30 sal hevjînî pêk anîbe lê divan 15 salên ku genç bûye her xoşewîstî nekiribe eger min gotime hevjîna xwe tu caran bilî te xoşewîstî nekiriye gumanek wê çê bibe li cem wê zanî ji ber vê jî min gotê min xoşewîstî kiriye min digelbêjî kiriye û ew ve binasa ez dixwazim baş ez dixwazim vê pirsê li dawiyê te bikim bêjeriyê karê Rûdawê çi tişte standiye û çi tişte zêde kiriye wallahî tiştekî min nestandiye tiştekî min nestandiye belku zêde kiriye zêdekirina wê ewa bû ku berî her tiştê nekir bêjerî ha yanî karkirin di Rodawê de ku ez me karmendê Rodawê min biryar da berî ku ez bêjim ez dilsozê Rodawê bim ez karmendekî başê Rodawê bim min biryar da ku ez fêrî kar bim zanî fêrî kar şewane dema ku ez ew dewama ji min ra diyarî kirî vê dewamê ez tenê kar bikim tişteke din nekim سەرکەوتوبی tenê bo Rodawê nebû cihêdin jî inşallah sam gelek gelek spas جعفر مبشرنیە بێژەری سەرکەوتوو خۆشەویست لای هەمووان بێگومان لای ستافەکە دەڵێم سپاس دەکەین بۆ هاتنت بۆ ئەستە دەین ڕۆژ gelek spas serkeftinî هەردووک سەرکەفتی gelek spas خۆشەویستن